بانگشەی هەڵبژاردن بۆ لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. لە ئێستادا لە قەزای سۆران هەڵمەتی هەڵواسینی پۆستەری لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی بەڕێوە دەچێت. بەڕێزان بۆ زانیاری زیاتر ڕاستەوخۆ ئازاد ئۆمەرەوەی پامنێری پێم لە سۆران لەگەڵماندا دەبێت. ئازاد سڵاوت لێبێت. بانگشەی هەڵبژاردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ کارزان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە ماوەی چەند ڕۆژێکە وەکو دیارە بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێ کردووە. کۆمەڵی ئیسلامیش بە لیستی ژمارە 104 بەشدارە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەر سێ پارێزگاکانی هەرێمی کوردستان. دیارە لە سنووری قەزای سۆرانیش ئەنجومەنەکان و مەڵبەندی سۆران و ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بە گوڕوتینەوە بەردەوامن لە بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و لەو پێناوەدا شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ کارکردن بۆ سەرخستنی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی. ئەم شەویش چەند کادیرێکی کۆمەڵی ئیسلامی لێرە لە قەزای سۆران کۆبوونەتەوە بۆ ئەوەی بۆ هەڵواستنی پۆستەرات و فلێکسی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. من ئەمەوێتن بسمە لای زیاتر بسمە لای ئەوان و قسە لەگەڵ ئەوان بکەم لەبارەی چالاکیەکانیان. سەرەتا بەرپرسی مەڵبەندیەکی سۆران مامۆستا مسلیم وەرەگرم. بەڵام مامۆستا مسلیم ئێستا ئێوە بۆچی کۆبوونەتەوە لێرە و ئەتانەوێتن چالاکیەکە ئەنجام بدەن؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو بۆ بینەرانی پێیان بۆ ئێوەش دەستان خۆش بێت کە ئێستا لەگەڵمان ئامادەن. دیارە ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی ئەم شەو یەکەمین تیم لە ئەنجومەنی سۆران کۆبووینەوە بە مەبەستی هەڵواسینی پۆستەراتی بانگەشەی هەڵبژاردن. دیارە ئەم بانگەشەی دووسەر دەستی پێ کردووە. ئێمە شەکو سەرجەم ئۆرگانەکان تەلەشور لە هەرێمی کوردستانە دەستمان کردووە بە دابەشکردنی تیمەکان بەسەر قەزا و ناحیەکانی سنووری مەڵبەندە بۆ هەڵواسینی ڕیکلامی هەڵبژاردن. هیوادارم لە برایان لە سەرجەم ئۆرگانەکانی سنووری مەڵبەند لە ئەنجومەنەکان لە خوشکان لە برایان لە قوتابیان کە لەم ماوەیەدا بە گروتینێکی ینی بێوچانەوە بتوانن کە لە بانگەشەی هەڵبژاردنە زیاتر ئەسپی خۆیان تاودەن کە بتوانین ئەو پەیامەی کە کۆمەڵی ئیسلامی دایڕشتە و داینەوە بگەێنێت بە جەماوەری هەرێمی کوردستان بۆی بتوانین کە لەم هەڵبژاردنەیەدا دەستکەوتێکی باش بەدەست بینین بۆ کۆمەڵی ئیسلامی کە پشتیوان بەخوای گەورە و بە هیمەتی جەماوەری دڵسۆزی هەرێمی کوردستان گەشتبینین لەم پرۆسەی هەڵبژاردننی ئەمجارەی خولی پەرلەمانی عێراق. هاوڵاتی ئێوە داواکاریتان چی لە هاوڵاتیانی دەڤەرەکەەوە چ ئومێدێکتان پێهەنا؟ ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سۆران لەگەڵ هاوڵاتیانی سنووری خۆمان گەشتبینین هەر لە سەرەتای ینی ئەلانکردنی مەڵبەند ئەم مەڵبەندە ئاوێتی جەماوەری خۆی وەلا سنووری قەزای سۆران و دەوروبەری دەڤەری باڵاکایەتی و وەسەرجەم ئەو سنوورانەی کە لە سنووری مەڵبەند ئەکەونەوە. ئێمە داوایان یەکەین بەڕاستی کە جارێکی تر متمانەمان پێ بدەن پاڵپشتمان بن بۆی بتوانین ببینە دەنگێکی حەقی ڕەسەنی جەماوەری هەرێمی کوردستان بۆ داکۆچیکردن لە مەفەڕەواکانیان. ئێمە تەماشاکەین لە دیدی ئێمە بەڕاستی کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەوە شایانی زیاترە کە خزمەتی زیاتری بکرێت. بۆی ئێمە لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی هەموو گروتینێک ئەخەینە گەڕ بۆ زیاتر بەروپێشچوونی دەنجی حەقی ڕاستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ داکۆچیکردن لە مافە ڕاوەکانی خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا مسلیم بەرپرسی مەڵبەندی سۆران. ئەسمە لای چەند کادیرێکی تری کۆمەڵ پەیامیەوانیش ئەگوازمەوە. ئەسمە لای مامۆستا سیامەند ئەگەر تۆش پەیامی خۆت بگەینیت وەکو بەرپرسی ئەنجومەنی سۆران. سەرتا بەخێراتنەوەکەم خوای گەورە پاداشتی بەخێری سەرجەمە و برابەرزان دەتۆکە و شۆ وەکو قۆناغی یەکەم لە بانگەشەکردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان دەست پێەکەین و دەستخۆشی لەو برابەرزانش دەکەین کە ئێستا لە شوێنەکانی کە تیمی گەڕۆک لە شەقامەکان خەریکی هەڵواسینی پۆستەرات و بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. زۆر سپاس. ئەسمە لای کارژێڕی مەڵبەندی هەشت سۆرانیش کە حەسەن وەکو بەرپرسی هەڵبژاردنەکانەوە زیاتر قسەمان بۆ بکاتن. گەشتبینی ئێوە لە چ ئاستێکدا وەکو کارژێڕی هەڵبژاردن گەشتبینیتان بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوا لە سەرجەم شوێنەکان دەستمان پێکرد و پشتیوانی خوای پەروەردگار و بە هیممەت و جوامێری ئەو کەڵە پیاوانە ئینشاڵڵا سەرکەوتنی باش بەدەست دێنین و ئومێد
دەکەین چکە کۆمەڵی ئیسلامی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو هەڵوێستەکانی دیار بوون، مواقفی دیار بوون، مواقفی جوامێرانە و هەڵوێستی جوامێرانەی بوون. بۆیە دڵنیان کە جەماوەری کوردستان، جەماوەری هەرێمی کوردستان و شوێنەکانی تر متمانەی بە کاندیدەکانی لیستی 104 و دڵنیاین کە ئەو خەڵک و جەماوەرە ئێمە لە یاد ناکات، چونکە لە کاتە تەنگ و هەستیارەکان هەم کاندیدەکان هەم پەرلەمانتارەکانمان و وەزیرەکانمان و قیادە و ئەمیر هەمویان لە پشتیوانی ئەو خەڵکە ئستەم لێکراوە بوون و لە دژی زوڵم و ستەم وەستاون. بۆیە ئومێدی زۆرمان بە جەماوەری خۆمانە کە ئەوانیش لە ڕۆژی دەنگدان لە 12/5 پشتگیری ئەم کاندیدانەکەن و لیستی 104 خۆیان سەرەخەن. بەڵێ زۆر سپاس.